نییە خوازە دوشمنی سەرەکیت کێها ئەوەم پێ بڵێ کێ براکەتی لە ناو باوەشت دەرێنا کەنعان دەتەوێت گوێت دەما بێ کەنعان هیچ کەسێکی ئەوەندە خراپەکار بێ هیچ کەسێ ئەوەندە خراپ بێ کەسێ وەکو ئەوەندە پیس بێ کەنعان کەنعانی تۆ مەمەدی کوشخاڵۆ کەنعان کەنعان بەس نییە خوارزە هێشتا کێیتر ئەوە بڵێ کێ لە پشت ئەوە کێ ئەوەی خراپە سەرەکیەکەی بەرامبەر کردووی کێ نزیکترین کەسی تۆیە تۆ نزیکترین کەسنی خراپەکانی تۆ تۆت خستە ناو مێشی منەوە تۆ کەنعانت خستە ناو ژیانی منەوە لە نێوچەوانی تۆ بەڵێ نێوچەوانی تۆ تۆی خاڵۆ تۆ ڕاستە بەڵام هێشتا ماوە کەسێکی تر ماوە کێ لە پشتی منە لە ئەسڵا لە کێ تووڕێها خوارزە بەڕاستی دەتەوێت کێ بکوژی کێ قاتڵی سەرەکیە دووبارە تۆی بۆچی ڕزگارم کردم بۆ چاکەت لەگەڵ کردم بۆ لە زیندان دەرتێنام لەبەر چی ئازارت دروست کرد بۆچی من خستە ناو حاڵەوە کێ خوارزە دوژمنی سەرەکیت کێیە منم ئەوە تا منم خاڵۆ خۆم کردم براکەم کوشت براوم جێهێشت هەموو نێوچەوانی من بوو من مەمەدم کوشت تاوانی من بوو من بکوژە خاڵۆ من بکوژە ببنێ لای براکەم خاڵۆ بکوژە Ha ha ha!